بەراوی خی گەورە هەستڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ بەڕێز مامۆستا ئەبوبەکر کاروانی سیاسەتمەدار تاوتوێی چەند پرسێکی گرنگ تایبەت بە بارودۆخی هەرێمی کوردستان لەوانە کێشەکانی بینی پارتیویکێتی و بایکۆتکردنی یەکێتی بۆ کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران و وەفدەکانی حکوومەت هەروە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و سەبارەت بە هێرشی وڵاتانی دراوسێش بۆ سەر هەرێمی کوردستان قسە لەسەر ئەم پرسانە دەکەین. مامۆستا بەخێرمە سوپاس بەوانەمەتان سوپاس دەکەین. بەڕێزت چۆن لە کێشەکانی پارتیویکێتی تێگەیشتویت ینی دە و سەکە پەیوەندیەکانی ئاڵۆز بووە زانراوە لەسەر چی ئەو ئاڵۆزبوونی هەردوو لە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەسڵ پارتیویەکێتێ بێ پەیوەندیان ئاڵۆز بێ یعنی نائەسڵی ژەوەیە کە بەیەکەوە ئاش بن تەبا بن و بتوانم بچنە ئەزمموی هاوبەش لەگەڵیەکەوە وهای پەیمانەی دروستکە برا دەستا خەرێکی نووسینی زنجیرە وتارێکم ڕەنگە نزیکەی 20 حەڵقە دەرچێ لەسەر سروشتی ناکۆکی و شەڕی ناوخۆی نێوان یەکێتی و پارتی لە 6 ساڵی ڕابردووە کە بەداخەوە دۆخی سروشتی پەیوەندی نێوان ئەم دوو هێزە لە کوردستان و دۆخی شەڕ بووە دۆخی بەیەکەوە هەڵمەکردن بووە دۆخی مامەڵەکردنی نادروستانە بووە لەگەڵیەک ئەمە ئێستا ژەیبینین ئێمە لە چوارچێوەیە کاژین ئەو ناکۆکیەی کە لە 64 دەستی پێکردووە تەنها بە ئیدارەکردنی ناکۆکیەکان و پینەوپەڕۆ یعنی هێنراوەتە پێش هیچ چارەسەرێکی ڕاستەقینەی بۆ نەدۆزراوەتەوە هاتنەکای حکوومەت هەرێمی کوردستان و ئەزمموی حکومڕانی هەرێم دەرفەتێکی یەکجار مێژوویی و دەگمەن و نایاب و بێوێ نەبوو بۆ ئەوەی کە ئەم پەیوەندیانە و ئەم گرژی و ناکۆکی و شەڕی ناوخۆ و بە یەکتری نەخواردنا بچێتە قۆناغێکی ترەوە وە تێپەڕێنرێ لەبەرەوەی دەستگای نوێ هاتبووەکایەوە دەرفەتی ژیانی نوێ ئەزمونکردنی شتی نوێ دەستگای ناوبژیوانی نوێ هاتبووەکایەوە بەڵام بەداخەوە ئەو ئەزمونەژە دەستدرا بۆی ئەوەی ئێستا هەیە تەنها درێژکراوەیە کە حەڵقەیەکی ناکۆکیەکە کە 6 ساڵ زیاترە بەردەوامە لە هەندێک شوێنە نزمە بێتەوە خاوە بێتەوە لە هەندێک شوێنە بەرزە بێتەوە لە هەندێک کاتە لە کەسەکانە بەرجەستا بێ ناونیشانی ناکۆکیەکە و جۆری ناکۆکیەکە و چێن و نەرایەتیەکە و لە حەڵقەیەکە لەسەر چییە ئەمانە گۆڕانیان بەسەرادێ ئەگینا جەوهری ناکۆکیەکە یەکتری قوبوڵ نەکردنە یعنی گەڕانە بە دوای ڕۆڵێکە و ڕێک نەکەوتنە لە ڕاستیە لەسەر ئەو ڕۆڵەی کە قەرارە هەردووکیان لە چوارچەوەی ئەزمونێکی هاوبەش و بزوتنەوەیەکی نەتەوایەتی هاوبەش و یعنی ئەزمونێکی حکومڕانی هاوبەشە بیبێنین ئەوە جەوهری مەسەلەکەی لە ڕاستیە کە زۆر جار کەوتونە شەڕ لەگەڵ یەک بۆ یەکتری نەهێڵن یەکتری بسڕنەوە بەڵام سەرکەوتونە بوون لە جیهانە کە تۆ نەتوانی لە ڕێی هێزەوە بەرامبەرەکەت بسڕیتەوە سەرکەوتوی نەبووی لەوەیە و چەند جار هەوڵتدا واتە پەیوەندیەکانت کاتێ سفری بوو بە زمانی سیاست سفری بۆ جۆرەی ناکرێ منی شەب و تۆ شەبی ناکرێ هاوچەشەی براوە ئیش پێ بکەین ناکرێ بگەین بە چارەسەری مامناوەندی لەبەرەوەی پەیوەندی ناوانمان پەیوەندی دژبەیەکە واتە یا ئەبێ من هەبم یا ئەبێت تۆ هەبم ئەویش لە ڕێی چیەوە لە ڕێی بەکارهێنانی هێزەوە بۆ دەرکردنی لایەنێک لایەنەکەیتر لە گۆڕەپانەکە و کۆنتترۆلکردنی تەواوی دۆخەکە خۆز گەشتێکی وا لە ئەزمموی حکومڕانی و ناکۆکی نێوان یەکێتی و پارتی لە 6 ساڵی داهات و ڕابردوو بەهاتە پێشەوە بەڵام نهاتە پێش لە جیهانە کە ئەمە نەکرا کە لە ڕێی هێزەوە تۆ نەتوانێت بەرامبەرەکەت تێک بشکێنی یا دەریکەی لە گۆڕەپانەکە یاخو کێشەکە بە قازانجی خۆت یەکلایکەیتەوە شتێک دێتەکایەوە پێڵەن سازشی مێژووی سازشی مێژووی ینی ئیترێمە هیچمان لە ڕێی هێزەوە لە ڕێی بەکارێنانی بغز و ڕق و کینەوە نەماتوانی یەکتری بکەینە دەرەوە و هەردووکمان دوو حەقیقەتین بوونمان هەیە دیدمان هەیە هێزمان هەیە خەڵکمان هەیە بۆیە ئەبێ ئیتر بڕیاری ڕێکەوتنێکی کۆنکرێتی ڕاستەقینە بین و کێشە و ناکۆکیەکان بخەینە بەشێک لە ڕابکەین بە بەشێک لە ڕابردوو ئەوەی لە واقعی کوردی لە ئەزمموی حکومڕانی کوردی و لە ئەزمموی ناکۆکی و ململایانی نێوان یەکێتی و پارتیان ڕووی نەدا ناکۆکیەکە لە فۆرمی جۆرا و جۆرە درێژەی هەیە لە کاتێکە دەرکەوت بەهێز ناتوانن یەکتری بسڕنەوە بەڵام هێشتا ئەو خەونە دیارە لە مێشکەکان هەر کۆتایی پێنەوە باشە وا باش و بەهێز یەکیان بسڕی باوە بۆ دۆخی کوردستان من خۆزگەمە خوار کە لە شەڕی ناوخۆیە هێزێکانی بشکاندایە لانی کەمێ ئێستا دەسەڵاتێکی یەکگرتومانە بوو لە کوردستانە
کێشەی زۆنی حیزبیمان نابوو بەم جۆرە ئێستا کێشەی پرشوبڵاوی دام و دەستگاکانمان نابوو دەسەڵاتێکی ناوەندیمان لە هەرێمی کوردستان هەبوو ئەو کاتە کێشەی ئازادی و ئیسلاح و ئەمانەمانە بوو دەرگا لە بارتر کراوەتر و زەمینی سەرکەوتن زۆرترە بوو بۆ هێزە ئیسلاحخواز و گەڕاخوازەکان لە هەرێمی کوردستانە مادام ئێمە چوارچێوەیەکی چەسپا و دەسەڵاتێکی ناوەندی و هێزێکی لێپسراوی سیاسیمان هەبوو کە لێپسراو بوو لە بارودۆخەکە نەک کۆمەڵە دەسەڵاتی ناوچەی و فرە دەسەڵاتی و کانتۆنی حیزبی ئەو کاتە لە ڕاستیە ئێمە قازاشترمان بوو بە بڕای ئێمە ئەگەر ئازادێکی کەمتری شەبووایە شانسی شەڕ بۆ ئازادی و ئیسلاح و بیناکردنەوەی سیستەم چەند قاتە بوو. باشە بەس پێشتر وتە درێژراوەی 6 ساڵی ڕابردووە پێشتر ناکۆکیەکان لەسەر سیستەمی بەڕێوەبردنی حیزب بنەماڵەیی بێ بنەماڵەیی نێ بەس ئێستا نەگۆڕدراوە ناکۆکیەکە لەسەر ئابووری بە شێوەیەکی گشتی بۆ نەگۆڕاوە ئێستا ناکۆکیەکانی پارتیویەکێتی بە بڕای من کۆمەڵە هۆکار هەبوو یەکەم جار بۆ ناکۆکی ئەم دوو هێزە هۆکاری ئایدۆلۆژی هەبووە هۆکاری دووری یعنی سەرۆکی حیزب و مەکتەب سیاسی هەبوو سەرۆکی حیزب لە شوێنێ بوو مەکتەب سیاسی لە شوێنێ بوو یعنی هۆکاری ئایدۆلۆژی هەبوو بەشێ لە مەکتەب سیاسیەکان چەپ بوون یعنی سەرۆکی حیزب بەو جۆرە ئەو جۆرە چەپی قبوڵ نەکرد و شوێنێکی تر لە ڕاستیە قسەی یەکلاکەرەوە هیچەیە بڕیاری سەرەکی هیچەیە شێ قسەی یەکەمی لە بەڕێوەبردننی حیزب و ئاراستەکردنی شۆڕش و گفتوگۆکان لەگەڵ حکوومەتی عێراقی و نوێنەرایەتی کوردنی مەسلەی کورد و شۆڕشەکەی هەیە ڕەنگە ئەمەیەکە لە جۆهەرەکان بوو مەسلەی نوێنەرایەتی چێ مافی ئەوەی هەیە بە ناوی کوردەوە بە ناوی شۆڕشەکەیەوە بە ناوی حیزب پێشڕەوەکەیەوە قسە بکە و قسەی گوێ لێ گیراو بێ و خەڵکانی تر بڕیار و ئاراستە لەوە وەرگرن ئەمە یەک کە نەبوونی عەقڵی تیم نەبوونی ئەوەی ئێمە هەمومان لە چوارچەوەی پرۆژەیەکە ئیشەکەین و ئەتوانین دیدی هاوبەش پرۆژێ هاوبەش هەبا بێ و هەمومان ڕۆڵمان دابشکراوە بێ هەمووشمان هەست بە ڕۆڵی خۆمان بکەین باەکە نوێنەرایەتی ڕۆڵە جیاوازەکان بکە و حیزبیش دامەزراوەی بێ و شۆڕشیش بە دامەزراوەی کراوێ ئەو چێ نوێنەرایەتیەکە وە چێ قسەی یەکەمە بە بڕای من هۆکاری زۆر بوو کاتی خۆی وە چێ نوێنەرە بەس ئێستا دیارە بەرژەوەندی ئێستا بەرژەوەندی ئەوە هەروەکو خۆی ماوە هەروەکو خۆی ماوە چێ نوێنەرایەتی کوردەکە چێ قسە یەکەمی هەیە لە کوردستانە چێ بڕیار بەدەستی یەکەمە ئەوە وەکو خۆی ماوە ئەگەر تۆزە کاڵیش ببێتەوە بە بڕای من کاڵیش نەبووتەوە دیارە ئێستا ئیمتیازاتێکی زۆر و بەرژەوەندێکی زۆری یعنی ئابووری و مقدراتێکی زۆر لە ژێر لە ژێر دەسەڵاتی ئەم دوو هێزە هەیە ئەمە یعنی پانتایی ناکۆکەکەی فراوانتر کردووە دیارە ئەمریکەکان کاتن بۆ عێراق خۆیان دەستان قەست دەستیان شل کرد بۆ گەندەڵی یعنی خۆیان دەستیان شل کرد بۆ گەندەڵی بۆ کوردەکان و بۆ سەرکەدا ئەوروپیا ئەمریکەکان دەستیان شل کرد لە ناو کوردەکانی و عەرەبەکانیشە لە دیدی تۆرێکەوە تیۆرێکی سیاسیەوە کاڵە لە قۆناغی ڕاگوزەری لە دیکتاتۆریەتەوە بۆ دۆخی پاش دیکتاتۆریات واتە لە قۆناغی دیموکراسی ڕاگوزەریە ئەکرێ گەندەڵی جێگرەوەی توندوتیژی بێ ئەکرێ سەرکردە سیاسیەکان لە ڕێی گەندەڵیەوە ڕازی کرێن و هێزەکان لە ڕێی گەندەڵیەوە وا بکەن لەگەڵ یەکە بێ بەس لە ڕاستیە لە ئەزمموی عێراقیە ئەگەر ئەمە تۆزێ ڕاز بوو بێ ئەوە لە دوایە گەندەڵی ئەبێتەوە بەسەرچاوی یەکتری قوبوڵ نەکردن و توندوتیژی منە مجارە لە قسەکان ماڵێم یەکێ لە کێشەکانی نێوان یەکێتی و پارتی و نخبەی دەسەڵاتداری حیزبی لە هەرێمی کوردستانە هەستکردنە بە ناعەدالەتی لە دابەشکردنی گەندەڵیە واتە یعنی هێزێک هەستەکە بەشەکەی لە گەندەڵیە لاوە کەمە غوبنە یعنی ناحەقی هەیە نادادپەروەری هەیە لە دابشکردنی نادادپەروەریە یارە داژەکردنی ئەو ئیمتیازەی کە مافی تۆ نییە وەکو حیزب و وەکو نخبەی سیاسی و سامانی گشتیە و مڵکی ئەو خەڵکەیە وابێ هەمووی بچێتەوە بەیتولماڵی هەرێمی کوردستان بە تعبیرە ئیسلامیەکە و بچێ خەزینەی گشتی و بەڕوونی کۆکرێتەوە سەرچاوەکانی دات و بەڕوونیش سەرفکرێ و لە شتێکا سەرفکرێ لە برژەوەندی گشتیایە و فلسی دیار بێ بێگومانەوان نە لە ڕووی اخلاقی و نە لە ڕووی سیاسی و نە لە ڕووی ئیداریە و نە لە ڕووی پێکاتە و پاشخانەوە نەگەشت و ناو ئاسەی ئەو جۆرە ڕوونی و شەفافیەتە هەبێ ئیمتیازێکی زۆر هەیە شاراوەیە دابەشەکرێ لە نێوانیانە هەندێک جار
یعنی ڕازینین لە میکانزم و جۆر و بڕی دابشکردنەکە لەبەرەوە ناکۆکەکان سەر هەڵەدەنەوە هەندێک جاریش بەیەک نەخواردنە کەسێتەکان بەیەک ناخۆن ئەبێ من و تۆ باجیەوە بدەین چەند کەسێ یعنی میزاجیان بەیەک ناخوا جۆری مامەڵان لە یەک تەندروست نییە ئەمەش ڕەنگەداتەوە بەسەر بڕیاری حیزبە لەبەرەوە کەسەکان ئاسایینین سیاسین بڕیار بەدەستن حیزبین و دەسەڵاتدارن خەڵکەکە هەمووی باجیەوادا کە چەند کەسە ناتوانن لەگەڵێکا بژین یا ناتوانن لەسەر ڕێکەوتنی ئەو ڕۆڵ و بەرژەوەندی کە قەرارە لە نێوانیانە دابن. باشە دوای لە سەناوەکانی قسە دەکەین بە سوار بە دروست نەبوونی حکوومەت و مؤسسات لە کوردستان پەیوەندی بۆیە کە سەرکردەکان پێش مؤسساتەکان لەدایک بوون یعنی بۆچی دوای هەموو ساڵ نتوانرا حکوومەت دروست بکرێت پەرلەمان بەمانە ڕاستەقینەکەی بڵین خەزێنەی گشتی لەبەرەوەی پێش هەموو شتە جارێ ئێمە دەسەڵاتێکی هەرێمیمان نییە ئێمە حکوومەتێکی هەرێمی ڕاستەقینەمان نییە حکوومەتێک دەسەڵاتدار بێ بەسەر هەموو هەرێمی کوردستانە و یەک بڕیاری هەبێ و قسەی وەک یەک بڕوا بە پێچوانەوە وەکوتم ئێمە زۆنی حیزبیمان هەیە فرە دەسەڵاتیمان هەیە یعنی ئیدارەیەکی هاوبەش دوو دەسەڵات و سێ دەسەڵاتیشمان هەیە جاری وایە لە دۆخێکی وایە کە تۆ لە وڵاتێکی پارچە پارچە و دابشکرایاوی لە وڵاتێکای هێزی چەکدار هێشتا بە نیشتیمانی نەکراوە و لەژێر کۆنتترۆڵی دەسەڵاتێکی یەکگرتووی هەرێمیان نییە لە هەرێمی کوردستانە و لە چوارچێوەی عەقیدەیەکی سەربازی نیشتیمانیە ئیدارە ناکرێت دووەمیان ئابووری حیزبی تێ هێشتا بەشە لە سەرچاوەکانی یعنی دارایی گشتی هەرێمی کوردستان لەژێر دەستی حیزبە دەسەڵاتدارەکان هەیە ئەوان بڕیارەدەن چەند و چۆن چەند بەشی حکوومەت دەدەن و چەندی لێژێڕۆ بۆ خۆیان و توانای ئەمایان هەیە لەبەرەوەی هێزیان هەیە و دەسەڵاتیان هەیە و وڵاتێکی پارچە پارچەیە و هێزێکی جێگرەوەی وانێ و تاکوێسە توانای ئەو فشاری هەبێ لەبەرەوەی کە ئێمە لە دۆخەکانین فشاری مەدنی یعنی تا ئاسێکی زۆر بتوانێت دۆخەکە بگۆڕێ دیارە جێگرەوەی چەکداریش دۆخەکە زیاتر وێرانەکە لەبەرەوەی چەندین جار تاقی کراوەتەوە تورکیا و ئێران و ئەمانە دەست لە بار و دۆخەکەکەن کە ئێمە لە دۆخێکا بین دەسەڵاتێکی ناوەندیتیانە بوو قانون حکوم نەبوو فرە دەسەڵاتیمان هەبوو ئیتر ئێمە ناتوانین باز لە موئەسەسە و دام و دەستگا بکەین و ئێمە ئەگەر بێت و بۆچی دروست نەبوو یعنی بەر لە ینی دوای ڕاپەڕین لەبەرەوەی کە دروست نەبوون ڕۆنە لەبەرەوەی کە ئێمە ناسیۆنالیزمی کوردی ئەوەی پێڵێن بزوتنەوەی نیشتیمانی سیاسی کوردی بزوتنەوەی نەتەوایەتی لە لاوااسترین ئاستی خۆیەتی نە کورد بوون نە کوردستانی بوون نە شۆڕژێر بوون نە هاوخەبات بوون نە هاو نیشتیمانەتی هیچ ئێمە لە چوارچێوێکی هاوبەشە کۆ ناکاتەوە و مادام کوردستان دابەش بووە شەڕی ناوخۆ بووە و لەم نێوەندەیە ماوەی 10 ساڵ هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم بە شێوازی حیزبی فەرماندە تاقیکراوەتەوە وە کاتی خۆی من ئەمەم لە ئەنجومەنی وەزیرانوە لە ساڵی 2008 کە ماوەی 10 ساڵ لە هەرێمی کوردستانە دوو پارتی فەرماندە هەبووە یەکێکیان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچەکەی خۆیە ئەوکەی تریشیان پارتی دموکراتی کوردستان لە ناوچەکەی خۆیە و هیچ دەستگایەکی چاودێری نەبووە چۆن پارە کۆکەنەوە چۆن دەسەڵات ممارەساکەن خۆیان هەموو شتێک بوون بڕیاردەری یەکەم و کۆتایی لە ڕوانگەی بەرژەوەندی حیزبەکانی خۆیانەوە و ئەگەر بەرژەوەندێکی نیشتیمانیشان ڕێعایەت کردبێ بۆ جۆرەی کە خۆیان بۆی ئەچن نەک لە ئاستە نیشتیمانی فراوانەکەەوە پاشخانی فکری ئێمە و هێزەکانمان ئەو ڕقوقینە و شەڕناوخۆی کە هەبوو و لاوازی پەروەردەی سیاسی و ئەخلاقی یعنی پەروەردەی سیاسی ئێمە نەبوونی پاشخانێکی دەوڵەتداری یعنی وەڕووتەڵەیی بوونی ئێمە لە ڕووی فکریەوە و لە ڕووی پاشخانی دەوڵەتداریەوە هەموو ئەمانە وای کرد لە ڕاستیە و شێوانی پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستانە لە 92 ئەگەر حکوومەت هەرێم دامەزرا ئەگەر بەو ڕیتمە بڕۆشتایە ئەگەر شەڕی ناوخۆ نەبووایە من دڵێناتەکەم ئێمە ئێستا لە دۆخێکی ترابووین ئێمە ئێستا لە دۆخێکی ترابووین بەڵام بەرژەوەندیە حیزبیەکان یەکتر قوبوڵ نەکردنە نخبەویەکان ئەو ململانەی لە نێوان یەکێتی و پارتیە 6 ساڵە دەستی پێکردو و سنوورێکی بۆ دانەندرا توانە دوای دام و دەستگاکانشی کرد و پەرت و پارچە کرد دیدگا و تێگەشتنیشمان لە ڕاستیە بۆ بەڕێوەبردننی وڵات یعنی لە سنوورێکی دیاریکراوە دیموکراسیە پراوێزی دیموکراسی ئاسایی هەبێ هەندی ئازادی ڕادەربڕین هەبێ ئازادی گفتوگۆ قسەکردن هەبێ ئازادی ڕێخستنی سیاسی هەبێ بەڵام دیموکراسیە کە ئەوەنە ڕوونی دەستەبەرکە ببێ بە نەهێشتنی گەندەڵی
دیموکراسیە کە ببێتە هۆی سەروەری یاسا و یاسا وەک ڕێسایەکی گشتی بەسەر هەمومانە وەکو یەک بچەسپێ بە سیفەتی هاوڵاتیە وڵاتە نەک بە سیفەتی ئەندامی ئەم حیزب و حیزب ئەم جۆرە شتانە و دەرفەتی ئاڵۆگۆڕی ئاشتیانەی دەسەڵات لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە دەستەبەر بێ بۆ خەڵک و بەشداری سیاسی هاوڵاتیان نمرە بۆ لایەنە سیاسیەکاندانێ بێگومانی مام دیموکراسیمان لە هەرێمی کوردستانە نییە لەبەرەوەی تێگەیشتنمان بۆ دیموکراسی تێگەیشتێکی مەرجدارە دیموکراسیمان بەو جۆرە ئەوێ کە لەگەڵ تێگەیشتنی خۆمانە بۆ پاراستنی بەرژەوەندیە حیزبی و تایبەتیەکانمان گونجاو بێ نەک بۆ بیناکردنی ئەزمونێکی حکومڕانی کە ئیشکا بۆ لە ڕاستیان نەکەرەمنەوەیە بەڵکو بۆ نەوەکانی داهاتوش. باشە بەس سەبارەت بەو کێشە ئانیە ئێستا بە ئەو کێشان و کەی هەیە یەکێتی بەشداری کۆبنەوەکانی حکوومەت ناکە وەفدەکانی بەغداد مەراسیمەکانی حکوومەت ئەوە چۆن لێک دەدەیتەوە؟ وەکوتم لە ڕوێکەوە حەڵقەیەکە لە حەڵقەکانی ناکۆکێ لە ڕوێکترەوە من بەش بە حاڵی خۆم هەست بە سوکایەتەکە یعنی ئەو ناکۆکێ جۆرەکە لە سوکایەتی بە خەڵکی کوردستان جۆرێک بە مانای وشە جۆرەکە لە سوکایەتی بە خەڵکی کوردستان هەردوولایەن مەبەست هەردوولایەن بەو ئەندازەی هەریەکەیان بەشدارن بەو ئەندازی هەریەکەیان بەشدارن بەس خودی ناکۆکێکە سوکایەتیە سوکایەتێ بە ویژدانمان سوکاتێ بە عقڵمان سوکاتێ بە بەرژەوەندیمان سوکاتێ بە نیشتیمانمان بە ئێستامان بە ئایندەمان ئەخر معقولە هۆکاری سوکایەتێکە چییە؟ هۆکاری سوکاتێکە ئەوەیە لە کاتێکە وڵاتی تۆ لە قەیراناژی لە کاتێکە بە چەندین قەیرانە خەڵکی تۆ تێپەڕێەوە لە کاتێکە ئێران هەڕەشەی هاتن ناوەی هەرێمەکە و بۆمبارانێک تورکیا هاتۆتە ناو هەرێمە و هەڕەشەی لێکە لە کاتێکە لەگەڵ بەغا بە پینۆپڕۆ دۆخی بەستوە دۆخێکی نێونەتەوەیی شڵەژاو لە جیانە هەیە و ڕنگدانەوەی بەسەر دۆخی ئێمە هەیە ئەوە دۆخی کوردستان و هەرێم و ناوچەکە و عێراق و دەوروبەرد بێ تۆش لەم کاتەیە لەو پڕی خراپیاوی لەگەڵ یەکە و پێکەوە حکوومەتێکە پێکێناوە نەتوانی لێپسرایەتی یا و بەش وەرگری بێگومان ئەمە سەرچاوی نائومێدیە بێگومان ئەمە جۆرەکە لە سوکایەتی بە خەڵک بە کەسیەتی خەڵک بە مێژووی خەڵک بە وجدانی خەڵک بە هەست و نستی خەڵک من شتەکە وا بینم بۆیە حەقوانێت لەوە زیاتر لە ڕاستیە ئەمە درێژە پێ بن هیچ تێی ناگەین هیچ تێی ناگەین مادام ناتوانن کێشەکە یەکلاییکەنەوە نەبێ هەستوانیتان یەکلاییکەنەوە نە بە سندوقی دەنگدانە هێڵن یەکلاییکەنەوە چکم سندوقێکی دەنگدانی پاکریە و کاگمەلا بەختیار خەڵک لێ کرد بە تەقا قسەیەکی ڕاستی کرد وتی یەکێتیە گەر یعنی کورسێکی ژوێنە هەر یەکێتیە لەبەرەوەی چەکی پێەیە کاکبەرە شتێکی ڕاستی وتووە سندوقەکانی دەنگدان پێگە بۆ هێزەکان دروست ناکەن مادام تۆ میلیشای چەکدارتە بێ مادام هێزی چەکدارتە بێ بۆ پارتی دیموکراتی کوردستانش ڕاست مادام دەسەڵات تێکەڵ بوو بێ بە ئیمتیازاتێکی زۆر و زەبەندەی ناڕەوا بە غەنیمەت ئێو کاتە ئەگەر دەنگیشی پێنەدەی لە ڕاستیە کورسی دەسەڵات چۆن ناکە بۆ ئاسانیە وەڵام ئەمە تۆ لە ڕێی کورس و هەر نایڵێ لە کورسەکانیش ئەوەنە دەنگ بێنی کە بۆ جۆرە خۆ ئەگەر هێناشێت لە ڕاستیە پێش مەرجەکان و ژێرخانی ئاڵۆگۆڕی دەسەڵات لە هەرێمی کوردستانە نیە بۆیە بە بڕای من بە تایبەتی تەوقیتەکە ئەم جارە ئەو هەموو مەترسیە ئەو هەموو هەڕەشە جۆرە لە بێباکیە بەرامبەرەوەی کە ڕوەدا لە دەوروبەرمان و لە ناو کوردستان و گوێنەدان بەوەی خەڵک چیەڵێ و چۆن بیرەکاتەوە و یاریکردن و ناکۆکێکە لەسەر جەستەی ناسیۆنالیزم و نەتەوایەتی و نیشتیمانی و ژیان و یعنی گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان باشە بەس بۆچی ئەم کێشانە زیاتر لەو کابینێدا زەق بوونەوە پێشتر کێشە هەبووە بەڵام بەو بایکۆتەی ژێتی وەکو هێزێک کە پێشتر بەشدار بوو لە حکومڕانی دەبینراوە بەو نیگەرانیانەی کە پارتی باز دەکات لە کۆنەکردنەوەی داهات بۆ نمونە یەکێتی باسی شتی تر دەکات نەبینراوە ئەوە بەڕوونی دوو گۆڕان ڕوویداوە یەکەمیان گۆڕانەکە لە سەرۆکی حکوومەتە کەسێتی سەرۆکی حکوومەت کەسێتێکی جیاوازە لە کەسێتی سەرۆکی حکوومەتی تر یعنی کەسێتێکی زەبر بەدەسترە یا بڵێن پێداگرترە لە بڕیاردان و لەوەی خۆی قەنەعەتی پێێتی ئەبێ بچێتە سەر ئەبێ بکرێ یعنی و ئەمانیش ڕانەهاتون لەگەڵەوە جۆرە کەسێتە یعنی لەگەڵەوە جۆرە ئیدارەکردن و مامەڵەکردنە ڕانەهاتون واتە پەیوەندی بە بەشێکی بە شخصی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە هەیە دووەمیان پەیوەندی بە ئاڵوگۆڕەکانی ناوێکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە بەوەی کە ئێستا کاک پاڤڵ تاڵبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەویش
یعنی کەسێتێکی تایبەت بەخۆی هەیە دیدگایەکی تایبەت بەخۆی هەیە لە ئیدارەکردنی ململانەکان لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە کاتوانم بڵم شتێکی جیاوازە لە 15 ساڵی ڕابردووە و ڕنگدانەوەکانی هەشتی تەمووز و ئەو گۆڕانکارەی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هاتووە بەسەر پەیوەندی هەردوولایە ئەم دوو گۆڕانکاریات توانم بڵێم گۆڕانکانی گرنگن کە ڕوویداوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ناو حکوومەتە ئەمیان لە ناو لەسەر ئاستیز کەس یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە لەسەر ئاستی مەکتەب سیاسیەکەش ئەوانەی کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان جۆرە لە بڵانسیان ڕاگرت یا لە ئەزمموی شەڕی ناوخۆ فێربوو بوون یعنی ڕووداوەکان لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە نەگەێنە ئاستێک و مام جەلال خۆی ئامۆژگاری ئەوەی ئەکردن جارێکتر لەگەڵ مەسعود بەرزانی و لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە تێکی نادێنەوە ئێستا ئەوان لە ڕاستیان نەماون ئەوانی ژەسا دەردەدڵیان پێیان وایە یعنی وەلاخراو لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا دیدێک و سەرکردایەتێکی تازە هەیە بە تایبەتی کەسی یەکەمی ئەمیش کەسێکی بڕیاردەرە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە و کارتی جۆراجۆر بەکارهێنێ و هاتا مرۆڤ نازانێ بڕیارەکانی چۆنەدا چۆن بیرەکاتەوە بۆ نمونە لە دوا ڕۆژە چیەکە چی ناکە ئەم دۆخێک لەم جۆرەیە بێ لەم چوارچێوەیە بێ بێگومانەوەی لێ دروستەبێ کە دروستە پەیوەندی بە باگراوەندی ئەمنی هەردوو کەسایەتێکەوە چ لێرە کە باڵ تاالبانی حاکمی ناوچێ ئێستا خۆی بڕاردا چ لە سنووری هەورێت مەسڕۆ بارزانانی بێگومان ئەتوانی بڵێن هۆکارە لە هۆکارەکانە هەمووی نییە هۆکارە لە هۆکارەکانە و تەنها مەسەلەکە کەسەکان نییە دیارە کەسەکان ڕۆڵی گرنگیان هەیە لە شوێنێکە دامەزراوە نییە کە قانون سەروە نییە کە لە چوارچەوەی دەستورە ئیش ناکرێ کە کەسەکان خۆیان یعنی ئەتوانن زۆر ڕۆڵ ببینن ئەمە ڕۆڵی کاریگەری هەیە بەڵام وەکوتم دۆخەکە گۆڕاوە لەسەر ئاستی وردەوردەنەوەی دووەمی بارزانی و تاڵبانیەکان حکوومەکان لە ناو نەوە دووەمەکانیشە نەوە توندەکان لەگەڵ یەک وردەوردە دەسەڵاتیان گرتوتە دەست ئەوانەی کە خەریکی دەشکانەوە لەگەڵ یەک لە کاتێکە تا ئێستا ئەزمون سەلمانیەتی کەسیان ناتوانن دەستی ئەو بە جۆرێ بشکێننەوە کە دەستی خۆیان بۆ ماوەیەکی دوور و درێژ زاڵ بێ هەردوو دەستەکە بە شەکەتی ئەمێنێتەوە و دەستی سێم دێ لە ڕاستیە هەردووکیان بەکارهێنێ لە قازانجی بەرژەوەندێکی تری ئەو دەستی سێمە ڕوونە لە ڕابردووە بەخا بووە تاران بووە ئەنقەرە بووە هێزێکی نێودەوڵەتی بووە ڕوونە یعنی زۆرن ئەوانەی کە ڕۆڵی خێرخوازیە بێنن بەڵام بۆ نمونە ئەزمموی تاالبان بێنینەوە یعنی کۆمەڵی ئیسلامی جەمالی برهانەدین ڕەبانی هێزێکی زۆر گەورە بوو حیزبی ئیسلامی حکمەتیار هێزێکی زۆر گەورە بوو بەڵام کاتێک چوونە ناو شەڕێکی ناوخۆوە یەکتریان شەکەت کرد ڕەواتیەی خۆیان نێژ لە بەرچاوی خەڵکی ئەفغانستانە زۆربەی توانەکانی خۆیان لە شەڕ ناخۆەکە تیا برد هێزێکی وەکو تاالبان زۆر بە ئاسایی وەکو هێزێکی سێمی چارەسەر لانێکم بۆ شێڕانەوەی ئاشتی و ئارامی لە دەستدرا و نێشتری پاشەگەردانی لەوێ زۆر بە ئاسانی بەسەریان لەبارە بۆ لەدایکبوونی هێزی سێم لە کوردستانە بەداخەوە لە کوردستانە هێزی سێم بە ئاسانی لەدایک نابێ خۆزگا تاالبانێکی کوردی ئیسلامی بووایە ئەلمانی بووایە لە کوردستان هەبووایە بەو مانایی ئەگەر ئەم هێزانەش نەمانایە هێزێکی خۆماڵی کوردی بمایە بەس لە کوردستان دۆخی کوردستان زۆر دۆخێکی تایبەتە لە بەرەوە بێ زۆر بە لێ پسراوانەوە مامەڵە لەگەڵ گۆڕانکاریەکانی ناوخۆمان بکەین بە تایبەتی بۆ مەسلەی پاراستنی قوارەی هەرێم چکم قوارەی هەرێم شتێک نییە سازشی بەسەرەوە بکرێ ماڵی کەس نییە و چوارچێوەیەکە ئێمە لە دەستمان بچێ بە ئاسانی دەستمان ناکەوێتەوە و هیچ چوارچێوەیەکی تریش لە چوارچێوەی هەرێم بۆ ئێمە لە بارتر و باشتر نییە و کەرامەتی ئێمەی وەکو ئەم چوارچێوەیە لانی کەم لە ڕووی نەتەواتیەوە تیا پارێزران باشە بەزۆکو پرۆسی بەریاردان لە ناو پارتی و لە ناوی هێتیش ئێستا چەقی بە سووە لە چەند کەسێک ڕۆڵی مەکتەب سیاسی نازەمدام و دەستگاکانی ترە هیچ ماوە ینی ڕوونە ئێستا لە قۆناغی ڕابردووە ڕوونە ئێستا لە قۆناغی ڕابردووە ئەو هەموو کێشەی لەسەر مەسلەی سەرۆک کۆمارە بوو ڤیتۆ کاک مەسعود بوو سەرۆکی پارتی دموکراتی کوردستان یعنی بە هیچ حاڵەتێ بە هیچ جۆرێ بەرژەوەندی تیا یاتیانە ئەبێ دکتۆر بەرهەم لە سەرۆک کۆماری نەمێنێ هەر کەسێکی تر جێگرێتەوە کێشەنێ هەر کەسێکی تر جێگرێتەوە لە یەکێتی نیشتمانی یان هەر کوردێکی تر جێگرێتەوە کێشەنێ ئەمە پرۆسەکە یعنی ڤیتۆیەکە لە شخصێکەوە بۆ شخصێکی تر ڕەنگە خەڵک لە هەبوو بن لە ناو پارتی دموکراتی کوردستانیشە پیان وا بوو بێ کە پێویست ناکە ئەوەنە دەستداگرتن لە مەسلەی سەرۆک کۆمار و یەکجاری یعنی ئەمە بکرێ بە بابەتێکی وا پەیوەندەکانی یەکێتی و پارتی زیاتر لە بەریە کەڵوەشێن و
پێگەی کورد زیاتر لاواز بێ و خەڵک زۆرتر سوودی لێوەرگێ بەڵام کەسێکە تایبەتمەندی خۆی هەیە وا بیرەکاتەوە وا بڕیارەدا و بڕیارەکەشی چووە سەر و دۆخەکەش بەو جۆرە گەیشت لەناو حکوومەتی هەرێمی کوردستانیشە یعنی مەسرور کاک مەسرور بەرزانی يعني هەر بڕیار بەدەست نیە لە حکوومەتە ئێستا بڕیار بەدەستە لە حیزبەکەشیە یعنی بێ منافس لە دوای کاک مەسعود بڕیار بەدەستە لە حیزبەکەیە واتە ئێستا پێگەیەکی بەهێزتری هەیە لە ناو حیزبەکەشیە لە حکوومەتیشیە بۆیە ڕەنگە بە ئاسانی سازش نەکە ئەگەر چی سازش نەکردن مەرج نییە دۆخەکە بەو جۆرە بێڵێتەوە کە ئەو ئەیخوازێ چونکە نەدۆخی هەرێمی کوردستان و نەسروشتی ململانەکانی یەکێتی پارتی و نە دەرفەتی یەکلایکردنەوە یەکلاکەرەوان و نە چاوتێبڕینی دەوروبەریش دام هەرێمە ڕێگا بەوە نادا ئاڵۆگۆڕی قوڵمەگەر یەک سەرپێکی مێژووی و قوڵ بێتەکایەوە گۆڕانێکی ڕادیکاڵی چاوەڕۆن نەکراوی گەورە لەم ناوچەیە ڕوو بە ئەو کاتە دەرفەتی بێتە پێشەوە هەندێک کەس لەوانش پارتی دموکراتی کوردستان پێی وا بێتوانێت بە قازانجی خۆیەوە بەس لە چوارچەی پێدراوەکانی ئێستا ئەوە ئاسان نییە بۆیە ڕەنگە دۆخەکە زۆرتر هەڵوەشێ و زۆرتر پێگەی پارتی دموکراتی کوردستانیش لە کۆتایە لاوااستر ببێ بە حکمی ئەوەی هەموو لێکترازانێک لە هەرێم هەموو فشەڵبوونێکی زیاتری پەیوەندەکانی نێوان یەکێتی و پارتی هەموو قوڵبوونەوەیەکی بێمتمانەیی لە نێوان ئەو دوو هێزە و هێزەکانی ترە و لە نێوان هاوڵاتیان و جەماوەریشە هاوڵاتیان و دەسەڵاتیشە سەرنجام بە زەرری و هێزەشتەوا بێ کە پێی وایە هێزی بەهێزترینە لە کوردستانە چکە مەگەر تۆ هەرێمەکەت بەهێز نەما و ئەگەر بەرەی ناوخۆت بەهێز نەما و ئەگەر ناومێدی و بێمتمانەیی قوڵ بەوە لە نێوان هێزەکان و هاوڵاتیان و فەرمانڕەوایە دیارە تۆش بەهێزی سەرچاوی هێزی گەورە لەبەردەستانیە ئەگینە ناتوانانی لە ڕاستیە بەو جۆرە ئیداری وەزعەکە بکەیت. باشە بەزۆ کوونیسیمان بارزانانی کە پێشتر بڵێن نیکێکی هێشتبۆ لەگەڵ شیری لەگەڵ لایەنەکانی تر ڕۆڵی لاواز کراوە ینی لە گفتوگوی لایەنەکان هەر دەمێکە بە بڕای من ساڵێک زیاترە ساڵ و نوێک زیاترە ڕۆڵی نێچیروان بەرزانی ئەو ڕۆڵە نەماوە هەم لەناو هەم هەتا ئەو سەر لەگەڵی نین مەرجنیە تا ئەو سەر لەگەڵی بن بۆی کە واتە پارتی هەیە هێزێک هەیە سەرۆکی پارتی هەیە جێگرێکی تری سەرۆکی پارتی هەیە سەرکردایەتی پارتی هەیە ڕەنگە لە هەندێک مەسەلەیە نێچیروان بەرزانی دیدی جیاواز بوو بێ لە ڕابردووە دۆخەکە بووە سەرۆکی حکوومەت بووە توانیوێتی دۆخەکە بە جۆرێکتر بێ بەسەسا لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە یعنی ئەو کراوەیە زۆرە نیە ڕاستە لەگەڵیان مامەڵاکەن بەس لە ڕاستیە وەکو جاران تا ئەو سەر ئەمانیش لەگەڵی ناڕۆن چکە ڕەنگە پیان وابێ کە ئەم دیدی باشە بەس سەرنجام بڕیاری کۆتایی ئەبێ ئەم لەگەڵ خەڵکانی ترابیە بە تەنها بڕیار لای ئەم نیێ و مەرجعی کۆتایی بڕیاردان نییە بۆیە دەوری نێچیروان بەرزانی لە ڕاستیە پاشەکشەی کردووە لە هەرێمی کوردستانە واویش لە قازانجی دۆخەکە نییە لانیکەم یعنی ڕۆڵێکی ناوبژاوی وانێ بینی نەبووی کە دۆخەکە زۆر چاک بێ بۆی دۆخەکە لەوە خراپتر نەبێت دۆخەکە نەتەقێتەوە بتوانن بەیەکەوە هەڵکەن لە هەندێشتا و بەش یەکتر بێ و نەگاتە دۆخێک لە ڕاستیە ئەیاد عەلاوی و فەتحوڵڵا چوچانی و مەحمودە فڵان و ئەوانە بێن ناوبژانی یەکێتی پارتی بکەن کە شتێکی جوان نیە تۆ لە حکوومەتت هەبێ و ئەزمونت هەبێ و بەیەکەوە کاری کردبێ خەڵکێک گیانی ئێستا بیر لەوە کاتەوە بێن ناوبژیوانی بکە کە لە ڕاستی ئەوە ڕاست نییە و نابێ قبوڵیکەن و نابێ بێڵن دۆخەکە بگاتە ئەوەی کە خەڵکانێ بۆ جۆرە بیرکەنەوە لە هەرێمی کوردستان کە ئەوان بێن ناوبژیوانیکەن ئەمە گەڕانەوەیە بۆ کاتی 96 و 97 و شەڕی ناوخۆ و داڕوخانی دامەزراوەکان و ئەمانە دامەزراوەکان ئەبێ لە ڕاستیە لە حیزبی دەرکرێن و لە ناوچەی دەرکرێن و هەولێر پایتەختی هەمووان بێ و لەژێر کۆنتترۆلی حیزبەکانە بێ و پارتی لە سلێمانی میوان نەبێ یەکێتی لە دۆگ میوان نەبێ ئۆپۆزیسیۆن لە هەردووکی پێشوازی لێکراو بێ ئەگەر ئەمە خەونیش بێ لەم قۆناغەیە ئەوە دۆخە ڕاستەکەیە تا ئەم دۆخە ڕاستەقینە نەیەتە پێشەوە هەمومان لە کوردستانە وەک یەک دەرفەتمان لەبەردەستان نەبێ و پێشوازی لێکراو نەبین و پارێزراو نەبین لەلایەن دام و دەستگاکانی دەوڵەتەوە وەکو یەک مامەڵەمان لەگەڵا نەکرێت ناتوانین بڵێن کە دۆخەکە چارەسەرێکی ڕیشەی بخۆوابێ. سوپاس دەکەم ناوبڕێکمانەیە بێنەوە خزمەتە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینەوەلاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێ یاریە جافر سەدەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی سینینی ماشەڵاڵێ ڕەشەبە تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من دامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی جپسینینی کامێکی لێیاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینرانی بەڕێز مامۆستا پرسیارێکتر لەسەر دۆخێرم دەستینەوە بۆ عێراق باز دەوە ئێستا هەوڵێک دوایی لە حکوومەت بۆنمێکێتی کێشەی هەیە پەرلەمانیش کۆبوونەوەکان نەکرێت لەبەرەوەی دەسەڵاتی کۆبوونەوەی پەرلەمان لای سەرۆکی پەرلەمانەکە لە پشکی یەکێتی یاخود سەوەفدەکانیش ڕۆشتون گۆڕان و پارتی تێدایە ئەمەش شوێنەیەک دەدا بۆ هەم پەرلەمان هەرچەندە تەمەین درێژ کراوەتەوە بەسەر چووە بەڵام بۆ وەفدەکانی بەغداش بڵین یعنی بەداخەوە زیاتر پێگەی هەرێمی کوردستان لاوازەکە پێگەی ئەو کەسانش لاوازەکە کاچون گفتوگۆکەن لەگەڵ وەغایە هەرێمی کوردستان لەبەر چاوی دۆست و لایەنگران و پشتیوانانیشە لە ڕاستیە یعنی دابەزێتە خوارەوە تووشی جۆرە لە ئەحراجیشیانەکە یعنی وێنای هەرێمێکی لێ گیرێ کە دام و دەستگاکانی نیمچە لە کارکەوتون و هێزەکانی لەگەڵیەکە لە شەڕ و ناکۆکیان لەسەر مەسلەی پارە و دەسەڵات و ئاسایش و استراتیژێکی هاوبەشیان نییە و وەکو خاوەن وەک نەتەوە ناجوڵێن وەک هێزی نەتەوە ناجوڵێن وەک هێزی یعنی خاوەنی مەسلەیە بن خاوەنی کێشە و یعنی دیدێکی استراتیژی هاوبەش بن و میکانیزمەکانی حکومڕانی هاوبەش و هاوچەرخیان لا ڕوون بێ ڕوونێ یعنی لەسەر ئاستی ناوخۆشە ئەتوانم بڵێم مەترسی دەستێوەردانی دەرەکی زۆرترە بێ واکە مەترسی لەسەر یەکێتی هەرێمی کوردستانیش زۆرترە بێ تەبیعی مەترسی لەسەر یەکێتی هەرێمی کوردستان ڕاستە تاوە تەنها بڕیاری یەکێتی نیشتمانی کوردستان نیە بەو ناکرێ چکەم خەڵکی تر لەسەر هێزە پێش هەمووشیان لە بەرەوەی پارتی خۆی ڕێگرێکی گەورەیە لە بەرەوەی لە بەغا بە هێزە و بەغا بە پلە یەکەم مامەڵە لەگەڵ پارتیەکە و دەرەوەش زیاتر لەوە چی ینی سە هەوڵەکێ ڕاستە و خۆماوە لەگەڵ سلێمانی بکرێت بڕای من تەبیعیەکە لە هەڵە گەورەکانی سلێمانی ئەوەیە مەسلەی چارەنووس و دوو ئیدارێ و ئەواناکە بە کارتی فشار لەسەر پارتی دموکراتی کوردستان کە خۆی یعنی زۆر زەرەر لە وێنای خۆیەدا وەک هێزێکی نالێپستراوی نیشتیمانی وێنای خۆیەکە لەگەڵ بەرامبەرەکانیە لە کاتێکە ناتوانێت کارتەکەش بەکاربێنێ خۆ ئەگەر بەکاری بێنێ ئەوە لێ پسراوێتەیەکی ئۆباڵێکی گەورەیە و چارەنووسێکی خۆی خاتە بەردەم چارەنووسێکی نادیار و ناوچەکەشێ خۆگەر بەکاری نایەری بۆچی خۆت وانی شارەدەی بۆ خۆت ئەوەنە ڕوتەکەیتەوە لەوەی تۆ کە هەمووش هیچ حرامێکرد نییە لە ڕاستە لەوانەش یەکێتی خاکی هەرێم و قوارەی هەرێمی کوردستان تۆ توانی قوربانی پێبەی و میکانیزمێکی بەردەستە بۆ ملمنانە لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە ئەمە هەڵەیەکی زۆر استراتیژیە لەلایەن بڕیار بەدەستان و ڕاگەیەنکاران و ئەوانەی کە ئاراستی گوتاری یەکێتی نیشتمانی کوردستان و دیاریکردنی تاکتیک و استراتیژیەکانی یەکێتی نیشتمانی کوردستانەکە تەبێ ئەگەر شتێکی وا ڕووبە تەبێ ئێستا خۆی هەرێم کەرتە لە ناو هەرێم کەرتە
یعنی بەکردەوە هەرێم کردەوە هەرێم قەت یەکگرتو نەبووە لەو کاتەوە کە شەڕی ناوخۆ لە 94 دەستی پێکردوتەوە تا ئەم لەحزەیە هەرێم یەکگرتو نەبووە هەرێم لە ڕاستیا دیکۆرێکی دەرەوەیە لە ناوە دەسەڵاتی یەکێتیمانێ لە ناوچەی خۆی دەسەڵاتی پارتی دموکراتی کوردستانمانێ لە ناوچەی خۆی بەڵام بە فەرمی بە شێوەی قانونی هەرێم کرد ببێ ئەو کاتە ڕەنگە مەسەلەکە لە دوو ئیدارەی دەرچێ بۆ دوو هەرێمی بە تایبەتی ئەگەر هێزگەلێکە بوون دۆخەکەم قۆزنەوە و من پێم وایە ئێستا هێزەکانی دەوروبەر وڵاتانی دەوروبەر یعنی بیرێکی گەورەتر لە مەسەری هەرێمی کوردستانەکەن بە تایبەتی ئێستا کە وردە وردە گۆڕانکاریەکی گەورە لەسەر ئاستی جیهان بەهۆی شەڕی ئۆکرانیەوە لە گۆڕایە وە سەرەی سەدەیەکە ها 100 ساڵ تێپەڕێ بەسەر مەسەلە و ڕێکەوتن نامانەی لەوانەش لۆزان کە نەخشە و جوگرافیای سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دیاری کردووە ئەترسن لەوەی هەرێمی کوردستان لە ڕاستیا لە دەرفەتێکا ببێ بە هاوێنی پرۆژەیەکی گەورەتنی کوردی لە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پارچەکانی تری کوردستانە ئێمە چەند ڕەخنەمان هەیە لە هەرێمی کوردستان ئەوەنە بە چاوی ترس لە هەرێمی کوردستانە ڕوانن بەم شەق و شڕێ خۆشەوە وڵاتانی دراوسێ ئەوەنە بە چاوی مەترسی و بەهەڕەشێ ئەزانن بەسەر ئاسایشی نەتەوەی خۆیان و لە سەر پێچێکە بۆیان بکرێت لە ڕاستیە ئەنەوەی هەرێمی کوردستان نامێنێ ئەمە حەقیقیە ئەمە ڕاستی ئەمە پروپاگەندە نییە هەرێم بێتە دەوڵەت یعنی بۆچینە لە دوای هەشتاوەشتەوە خەڵکی کوردستان لە لووتکەی داڕمان و ناومێدیا بوو ئەنفال کرابوو چیما باران کرابوو شۆڕشەرە سیێنا بوو 4000 گوندی کوردستان 15 شارۆچکەی کوردستان ڕووخا بوو هەتتا ئەم سلێمانی من و تۆستا قسەی تیاکەین لەسەر لیستی وێرانکردن و تێکدانا ئەگەر ڕاپەڕێن نابووە ئێستا سلێمانی نەمابوو کەچی لە دۆخی لەو جۆرەوە بەهۆی هەڵەیەکی استراتیژی سەدام حوسێنەوە وەچوونی بۆ ناو و هەروەها هاوکاتبوونی لەگەڵ پرۆستکاوی یەکێتی سۆڤێت و وردە داخورانی لە ناوەوەک هێزێکی جەمسەرێکی بەرامبەر لەسەر ئاستی جیهانە سیستمێکی نوێی جیهانی دێتەکەیەوە یا بڵین بە ناوی سیستمێکی نوێی جیهانی دێتەکەیەوە هاوپەیمانێتێکی نێودەوڵەتی دروستە بێ وەلەو واقعنا ئومێدە و هەرێمی کوردستان دروستە بێ بۆچی سەرپێچێکی تریوە بێتە بێتەوە سەرپێچی بەڕێز باسی دەکەی بەڵێ نزیکە و سەرپێچە ناتوانم بڵێم نزیکە دوورە بەس ئەگەرێکە لە بەردەممانە لە بەرەوەی گۆڕانەکان لەسەر ئاستی جیهان و ئێستا لەسەر ئاستی جیهانە خەڵک باز لە چێکە باز لەواکە سیستمێکی نێودوڵەتی تێپەڕێنین کە ئەمریکا و خۆرئاوە بەسەر یازاڵە بۆ سیستمێکی فرەجەمسەری لەسەر ئاستی جیهانە خۆرئاواش ئێوێ ئەم سیستمە بێڵێتەوە و بەرامبەرەکانی بەتایبەتی سین و رووسیا داڕزێنێ و نەهێڵێ ئەو ئامانجیان بۆ بێتە سەر لە کامیان سوودمەندە یەک جەمسەری فرەجەمسەری بەداخەوە کورت لە قۆناغی ڕابردووە لە دوو جەمسەری زیانی زۆری بینی زیاتر لە فرە جەمسەریەکەی سەرەتای نەوەتەکانە کورد سوودمەند بوو کورد سوودمەند بوو لاو یەک جەمسەریەیە بۆیە تا ڕادێک یعنی توانم بڵێم یەک جەمسەری بۆ کورد ڕەنگە ڕۆڵی زۆرتر بێ لە فرە جەمسەری بە تایبەتی کورد توانای گەمەکردنی لە نێوان جەمسەرەکانە نییە و بۆ نمونێ توانەوە ئێمە ئەگەر بچینە سەر شۆڕشی ئەیلول چۆنە هەرسی پێهێنرا زۆر سیر بوو لە یەک کاتە سۆڤێت و ئەمریکاش و هاوپەیمانەکانی هەردوو لایەن ڕێک کەوتبوون لە سەرەوەی شۆڕشی ئەیلول هەرسی پێبێنرا باش بەس بەڕێز دەڵێ مثلا لە سەرپێچێکە ڕەنگە هەرێمی کوردستان بەرەو دەوڵات بڕۆوە بۆچینە لە مەسەل هەرێمی ڕۆژهەڵاتی کوردستانیشمانە بێ بەسەر هەرێمی کوردستانی ڕۆژهەڵاتیشمانە بێ و وردە ناوچەیەکی خود بەڕێوبەرمان لە باکووری کوردستانی شەهابێ دۆخەکە تێکجێ تەبیعیەکرا لە سەر پێچەکەی هەرێمی کوردستانیش تیاچێ یعنی بەڵێ ئەبێ گەری ئەوەش دانەی ئەبێ لە سەر پێچەکە هەرێمی کوردستانیش تیاچێ بە تایبەتیە گەرتەوە بۆ شڕوڕیە نەتوانی خاوەندارێتێکی تیا بکەیت بێگومان مەسەلەی دەوڵەت و گەورەبوونی مەسەلەی کوردوانە ڕاستە کورد خۆی ڕۆڵی هەیە بەڵام ڕۆڵی سەرەکی کورد نابێ ئەوە پەیوەندی بۆ گۆڕانکاری دریماتیکە گەورانابێ کە نەخشەکان تێگەدەن و هاوکێشە جیهانی و ناوچەیەکان بەسەرێکا ڕوخێنن و لەو نێوەندەیە بەرژەوەندی هەندێک هێز لەگەڵ کوردابێ و کورد دەتوانێت لە ڕاستیە هەناسەیەکی تر بە یا هەندێک لە پانتایەکانی کاریگەربوونی خۆی لە ڕووی ناوچەیی و هەرێماتیشە و زیاد باش سەبارەت بە عێراق بڵێن ئێستا و مانگێک تێپەڕیوە ئەو مانگە هەنگوینە کۆتایی دێ کە زۆر پێیان هەبوو بۆ محەممەد شاع سوودانی پیرۆزبایی هەبوو ینی وا لێی دەڕوانڕا کە ڕزگار کرد بێ بۆ پەیوەندەکانی هەرێم و بەغدا مەوەستم من هیوادارم وابێ
من هیوادارم ما بەس بەش بە حاڵی خۆم گەشتبین نیم گەشتبین نیم لەبەرەوەی کە ئەزمموی عادل مەهدیمان لە بەردەستایە ئەزمموی کازمیمان لە بەردەستا بیرت دێ کازمی هات بۆ سلێمانی خەریبویان کردە سەرشە یعنی پیان وا بۆ عراقێکی تەواو جیاواز دروستەکە لە کاتێکە دروستکردنی عراقێکی جیاواز لە کاتێکە هێنانە پێشەوەی قۆناغێکی جیاواز دەستور سالاری و یاسا سالاری و پەیوەندیەکی تازەی نێوان هەرێم و بەغا و یعنی لە چوارچەوەی هەمان سیستمی گەڵدەڵی ئێستای ئاسان نیە چێ سوودانی کردەوە بە سەرۆگۆزیران هەمان ئەو هێزانن کە عراقیان لە گەندەڵی لە توندوتیژی لە میلیشیاگەری لە پاشکۆیەتی غەرق کرد هەرە هێزانن سوودانیان هێناوەتە سوودانی خۆی دەسەڵاتی نییە یەک دوو کورسی لە پەرلەمانی عراق هەیە نیەتی تۆ کە هێزن نەبوو خەڵکانە لە چوارچەوەی خۆ بۆ خێر نان هێناوی لە چوارچەوەی استراتیژێتێکی دیاریکراوی هێنایە ئێستا لە ڕێی سوودانیەوە وردە کۆنتترۆلی مخابراتی عراقیەکە کەما تەبیعی کازمی ئەوەی ناهێش بکە کازمی بربەست بوو لەبەردەوەی کە میلیشیاکان ئیختراقی دەستگای هەواڵگەری عراقی بکەن ئێستا خەریکەوە ژەڕۆ کۆمەڵە لە فەرماندەکانی سوپای عراقی ئێستا لابرێن و فەرماندەکانی نزیک لە چوارچەوەی هەمانگی ئەچێتە چێگەیە کەواتە عراق لە ڕووی پێکاتەوە بارودۆخێکی لە بارترە بێ بۆ تەقینەوە یعنی لە ڕووی پێکاتەوە وردە دەوڵەت توانای نوێنەرایەتیکردنی پێکاتەکانی زۆرتر لە دەستەدا ئێستا هەوڵ هەیە یعنی هەرم ڕۆهەنجە هەواڵ بڵاو بۆتەوە کە مالیکی ئێوێ سەرۆکی پەرلەمان گۆڕێ و پارتی دیموکراتی کوردستان هەڕەشی کردو لە مالیکی ئەگەر بێت و ئێوە سوور بن لەسەر هەوڵی گۆڕینی سەرۆکی پەرلەمان ئێمەش حکوومەتەکەی سوودانی ڕوخێنین واتە بە جۆرە لە جۆرەکان تۆ لە دۆخێکای ئەوە تەنها سەرۆگۆزیران نێتە حکوومەکە ئەوە تەنها چوارچەوەی هەماهنگیش نێتە حکوومەکە لەولاوە سەدریش وەستاوە ئەوە تەنها ناوخۆی عێراق و سەدر و چوارچەوەش نییە ئەوە کۆماری ئیسلامی ئێرانە کە ڕۆڵی یەکلاکەرەوە و بڕیاردەری هەیە لەوەی لە عێراقا چیە گوزەرە و چی ناگوزارێ ئەوە ئەمریکا و هاوپەیمانیەکانێتی لە ناوچەکەیە کە بەرژەوەندیان هێشتا لە عێراقا ما و دەستیان لێبەر نەداوە هەموو ئەمانە بەسەرێ کاتێک چڕژاون لەوەیە تۆ یعنی شەڕی دەستکردنی هەندێک مەسەلەی خۆتەکەی بۆیە بەش بە حاڵی خۆم کە پێویستە بە کێشەکانی کورد لە بین هەرێم بەغداد ناوت مادەی 140 مەسەلەی ئەمنیەت سنوورەکان گەشتبینی بەوەش من هیوادارم هەندێک شتکرێ لەو بارەوە بەس کۆی دۆخەکە یەکەم ئەوەی ئێستا هەیەش کاتیە هیچ گرنتی نییە تاسە بەرداوام بێ دۆخەکە بەرەو داڕوخان نەڕۆ و لەبەرەوەی وەکوتم بەشە لەوەی کورچی ئەکە یا بڵین کورچی پێ ئەدرێ پێیوەستە بەوەی کورچی ئەکە کورچی ئەکە تەنها لە ڕوانگەی بەغدایەکان نا بەڵکو لە ڕوانگەی تارانی شەوەچیەکە لە ڕوانگەی ئەنقەرە شەوەچیەکە ودا لە ڕوانگەی مەسەل هەندێک وڵاتانی عەرەبیشەوە کە ئەوان ئەو کاریگەریان نییە بەڵکو کاریگەری یەکەمی تارانە بۆیە ئایا مەسەل دۆخەکە بەم جۆرە ڕوە ئایا مەسەل مقتەدا سەدر هەتا سەر بەم جۆرە ئامێنێتەوە ئایا ئێران بەرژەوەندیەکانی بەم جۆرە پارێزرێ کارتی عراق بەرامبەر هەرێمی کوردستان بەکار نایەنێ هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی بە دەوروبەرەوە چی لێ دێ هەموو ئەمانە کاریگەرە بن بۆیە ئێستا زۆر شت جێی کراوەتەوە لە بەرنامەی حکوومەتەکەی یعنی سوودانێ بۆ مەسلەی بۆ پەیوەندی بە مەسلەی کوردستانەوە بە تایبەتی مەسلەی ئەوەی کە یاسایەک بۆ نۆت و گاز دەرکرێ و بە شێوەیەکی دەستوری مەسلەکە چارەسەر بکرێ و مەسلەی بودجە و مەسلەی جوتیاران و هەندێک شت شتی باشن من هیوادارم سەر بگرێ بەس بە بڕای من گرنتی نییە لەبەرەوە بێ زۆر کێبڕکێ لەگەڵ کاتا بکەین بۆ بە ئەمری واقعکردن و بڕیاردانی هەندێشتن و دەستخستنی ئەگینا چارەنووس لێڵ و نادیارە و عێراقەکەی جارانە و هیچ گۆڕانێکی قوڵ و یەکلاکەرەوەی تیانە و پاڵێوراوە بۆ شتی نەخوازرا بڵێ باشۆکو وەکو شەڕی ناوخۆ وەکو ڕوخانی ئەم حکوومەتە وەکو دەستێوەردانی زیاتر وەکو یعنی نیمچە هەڵوەشانەوەی شکست خواردنی پرۆسی سیاسی و ئاڵۆزبوونی بارودۆخەکە لە شێوەی زیاتر هەموو ئەمانە یعنی ئەگەرن لە بەردەمی عێراقیەکانە ئەگەرە مادام ئێمە میلیشیامان هەیە مادام دەستێوەردانی دەرەکیمان هەیە مادام گەندەڵێکی زۆرمان هەیە مادام حکومی داوزراوەکانمان نییە مادام شەڕ لەسەر دەوڵەتە دەوڵەت ڕۆڵی ناوبژیکەر نابیرێ هەموو ئەمانە مادام هەن هۆکارەکان لە ڕاستە تۆ بێ ئەو ئەگەرانەش دانی لە عێراقا کاکرێ ڕووبدە گرنگ ئەوەیە کە عێراق لە بەردەم چارەنووسێکی نادیارێ باش چەند خولەکێکمانۆز بڵین مەسلەی هاتنی هێزی شەبوو بڵین داواکردنی ئەوەی کە هێزی سنوور بێتە سنووری هەرێم و ئێران بەڕێز دەمە چۆن لێک دەیتەوە ئەمە بڵین داواکارێکی خودی ئێرانیەکانیش بوو لە سەردانی سوودانی کە کردی بۆ تاران
ڕوونە ئێرانیەکان مەسلەی دیموکراتەکان و کۆمەڵە و ئۆپۆزیسیۆنی کوردی ئەوانەی بۆ ئامانجی پرۆپاگەندەی خۆیان لە تارانە و ئیدارەکردنی جۆری ئیدارەکردنی ئەو کێشمەکێشمە و بزوتنەوەران ڕزایەتی لە ئێرانە هەیە بەکارێنە وەتا مەسەلەکان زیاد لە قوارەی خۆی گەورە کرد وە کردیان بە کاتێکی فشار لە هەرێمی کوردستانە تەبیعی برات لە ساڵی 2021 لەو کاتەیە کە ئاڵاکان بۆ سەرۆکی هەرێم کاک نەجیبان بەرزانی هەڵنەکرد من لەوەیە وتم کە یەتر لە ئێستاوە هەرێمی کوردستان کەوتە دۆخێکی نوێوە وە کۆماری ئیسلامی ئێران هەموو تەفاومات و ڕێککەوتن و لێکتێگەیشتنە کۆنەکان هەڵەوە شوێنێتەوە وە فشارێکی زۆرترە کاتە سەر هەرێمی کوردستان و هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی و هەرێمی کوردستانە خاتە بەردەمیەکەوە یا ئەبێ هێزانە سەرکوت کە دەریانکەی یا خوێمە خۆماندین بەهێستی نەکەین لە هەموو حاڵەتێکە یەکی لەو شتانەی کە پارتی یەکێتیش و ئێرانیش و تورکیا ژیانەوێ هێزەکانی عێراق لەسەر سنوورەکان بن بەڵام ئەم ڕێککەوتنەمام ناوەندی ئێستا کە هێزەکانی عێراق بن و یعنی مەسلەکان زۆربەی ئەوانەی کە پاسەوانی سنووری کورد بن لە هەرێمی کوردستانەوە من بە چارەسەرێکی عەقڵانی مام ناوەندی باش هێزان بە چارەسەری دەزانی یعنی بە چارەسەرێک هێزی عێراقی بۆ هەموو سنوورەکان خۆی ئێستا هەیە ئێستا هەمان هێزی سنوورن ئەو لیوانەی هەر سەر بە پاسەوانی سنووری عێراقن بەڵام کەمن بە کۆمەڵی هێزی تری نای هێزەکان هەن لە سنوورەکانی ئێران و تورکیاشان لە هەرێمی کوردستانە بەڵام هێزەکان لە کورد پێکاتون بەس سەر بە وەزارەتی ناوخۆ و دیفاعی عێراق باش ئەی سەبارەت بە دۆخی ئێرانەوە بە حیزبەکان ڕۆژهەڵاتیی لێرە چی ڕوودەدا ئێستا هەڕەشەکان ینی دۆخی ئێرانیش ینی کراوەیە یەکەم پەیوەندی بە ئاڵ و پەرەسەندری ڕووداوەکان هەیە لە هەرێ لەو دیوە بەو ئەندازەی ڕووداوەکان پەرە بسێنن دیارە لێرە فشار لەسەر هەرێمی کوردستان و ئەوێ زانش زۆرترە تا خۆپیشاندان زیاتر بێت تا خۆپیشانزان زیاتر بێت بەڵام ئەگەر زۆر گەورە بوو خۆپیشاندانەکان و دۆخێکی وا کە چارەنووسی ڕژێمی خستە بەردەمی مەترسیەوە ئەو کاتە ڕەنگە ڕژێم یعنی کەمتر بپرژێتە سەر ئەوە هەچەندە دایم سیناریۆیەک بۆ ئەوەی ڕژێم بتوانێت ئیدارەی یعنی سیستم لە ئێران و لە تارانە بتوانێت ئیداری دۆخەکە بکە هەڵگیرسانەیەکی شەڕێکی دەرەکیە پەلامەردانی وڵاتێکی دەرەکیە هەرێمی کوردستان بێ سعودیە بێ شوێنێکی تر بێ هەردووکیان بێ بەسەرێکەوە بۆی مەسلەیەکی تر بێنەتەکایەوە وەسەرقاڵەیەکی تر دروستکە و بە جۆرێکتر ئیداری بارودۆخەکە بکە لە هەموو حاڵەتێکەوە لە هەموو حاڵەتێکە پەرەسەندنەکانی ناوخۆی ئێران چی لێدێ یعنی ئەو پەرەسەندنانە چی لێدێ دومیان هەرێمی کوردستان چۆن مامەڵاکە حکوومەتی عێراقی چۆن مامەڵاکە چەند وەڵام بە خواستەکانی ئێرانە دەنەوە پارتەکانی ڕۆژهەڵات چۆن مامەڵاکەن و لە چوارچەوەی چی استراتیژیەکە یعنی ئیشەکەن کۆمەلگای خۆرئاوایی خۆرئاوا و ئەمریکا و ئەمانە لەمبارەیەوە ئەڵێن چی ئایا دەرگاکە وڵایە کۆماری ئیسلامی ئێران چی ئێوێ بیکە هەچی ویست ئەتوانێت بیکە هەموو شتێک دەتوانێت بکە هەموو ئەمانە تەحکومەکەن لەوەی کە چارەنووسی پارتەکانی ڕۆژهەڵات لێرە چیانێت باش بەس پێویست بە هەرێم ینی لەو هەڕەشانەی ئێران ئەوەی تورکیا بۆ هەرێمی کوردستان وەکو دوای هەڕەشەی ڕاستەقینە لە ڕاستەقینە یعنی هەڕەشەی ڕاستەقینن تۆ هێزی تورکیا بێ لە ناو هەرێمی کوردستانە زیاد لە 80 بارەگا و دامەزراوشتی هەبێت بە یعنی بە اعترافی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان خۆی یعنی و کۆماری ئیسلامی ئێران هەڕەشە بکا بێتە ناوەوە یعنی زۆر ئاسایە ئەوانش بێن پشتێنێکی ئەمنی دروستکەن و بەستم وایە ئاسایە بیر لەوە بکەنەوە یعنی پشتێنەیەکی ئەمنی دروستکەن ئەوانیش چەندین کیلۆمەتر بێنە ناو و هێزەکانیان بە ناوی پاراستنی سنوورەوە کەمانەوێ یعنی وەکو چۆن ئیسرائیل لە باشووری لوبنان کردبووی ئەمانش بیکەن و بۆ تورکیا ڕەوایە بۆ کۆماری ئیسلامی لە ڕەوان نییە و ئەگەر بێت و ململانەکان قۆڵ بوونەوە و تۆ بێ حسابەوە بکەیت کە حەشتی شعبیش ڕۆڵێکی پێ بسپێرە لەمبارێ و فشارێکیش لەسەر ئەو دروست بێ لە ڕاستیە هەموو ئەمانە یعنی فشاری لێشەوە فشارێک لەسەر هەرێمی کوردستان دروست ببێ یا بڕیار لە پەرلەمانی عێراقەوە دەرکرێ ئەبێم هێزانە بچنە دەرەوە یا بە ترۆریست لە قەڵەمیاندن یا بە شتێکی وە مەسەل هێزە کوردیەکانی ڕۆژهەڵات دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی نەخوازراوترە بێ ئەکەوێتە بەردەم تەنگژەیەکی زۆرترەوە لە هەموو حاڵەتێکە یعنی ئیدارەیەکی عەقلانیە بێ بەداخەوە ناوخۆی هەرێمی کوردستانیش بەو جۆرە بوو کە تۆ پرسیارە لە من کرد و منیش بە پەژارەوە وەڵامی پرسیارەکانمدایە باشە با دۆ پرسیارم سە قەوارە هێنە کەوتت دەبێت بپارێزرێت ئێستا خودی یەکێتی و پارتی هەڕەشەی گەورەنین لەسەرم قەوارەیە بێگومانم دۆخە و ئەم جۆرە ئیدارە و ئەم پارچە پارچەی هەرێم و ئەم بەیەکەوە هەڵنەکردن و نەبوونی استراتیژێتێکی ڕۆن بۆ بیناکردنەوەی سیستەمەکە و چاکسازی بێگومان گەورەترین هەڕەشە لەسەر هەرێم لە ناوخۆی هەرێمەوە سوپاس دەکەین دو سوپاس بۆ مامۆستا بەکر کاروانی سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ
بێ.